ئەو تۆڕانەی کە دەستی بەسەرداگیراوە 932 تۆڕ دەستی بەسەرداگیراوە و حەوت تۆڕی ساچمەواتە گشتی ئەکاتە 939 تۆڕ دەستی بەسەرداگیراوە. ماسی ڕاوکراو 526 ماسی کە ڕاوکراوە ئەم ماسیانە جاری کە ئێمە دەستمان بەسەرداگرتووە و کراوەتە مزایەدەوە و ماسی ئازادکراو بەدەیان ماسی لە تۆڕەکان کراونەتەوە جاری کە گەڕێنراوتنەوە بۆ دەریا و دەریاچەکان واتە ئازاد کراون. بەلەمی ئاسن نۆ بەلەم دەستی بەسەرداگیراوە و بەلەمی چوب 11 بەلەم و بەلەمی پلاستیک 2 دانە واتە کۆی گشتی کردی 23 بەلەم دەستی بەسەرداگیراوە. کەڵک 4 دانە و سەوڵ 29 دانە و قولاب 155 قولاب و مەکینەی قولاب 3 دانە واتە 158 قولاب و مەکینەی قولاب دەستی بەسەرداگیراوە. ئۆتۆمبیل 10 دانە ماتۆرسکیل 5 دانە. کلاشکۆف 2 کلاشکۆف دەستی بەسەرداگیراوە و فیشەک 30 دانە بووە لەگەڵ یەک چەکی جۆری 11 تیر. کۆڵەپشت 1 دانە و جانتا کە بەکاریان نەناوە بۆ هەڵگرتنی ئەو کەرستانی کە ڕاوی پێەکەن دەستی بەسەرداگیراوە. شەدا و 7 دانە بووە. ئەمە ئاماری کار و چالاکی بەڕێوەبەرادی پۆلیسی دارستان بووە لە ماوەی ئەم 3 مانگەیە.